لباس شخصیەکان جەنایەتکارترین بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی. لەم ڕۆژانەدا و بە بۆنەی ئاخێزی شۆڕشگەڕانی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی ناوی لباس شخصیەکان و دەور و نەخشێکی هەیانە لە نواندنی توندوتیژی دژ بە خەڵکی مافخواست جارێکی تر کەوتووەتە سەر زاران. لباس شخصیەکان بەشێک لەو کەسە بەکرێگیراوانی ڕژیمن کە یونیفۆرمی ڕەسمیان لە بەردانیە و بە شێوەی یەکەی ڕێکخراو لە گروپی جۆراوجۆردا ڕێکخراون. ئەوان چەک و چۆڵی قەتاڵە و کوشتنیان بە شێوەی شاراوە هەڵەگرن. ئەوان دەستیان بە پێشکەوتوترین ئامرازەکانی سەرکوت ڕادەگات و بە هەزاران ماتۆر و ماشێنی شەخسی لە ئاستی شاردا بڵاو بوونەتەوە و بە یەکەوە پەیوەندیان هەیە. ڕژیم لەگەڵ ئەوەدا کە لە هەندێک حاڵەتدا بەشێک لە هێزە ڕەسمیە نظامیەکانی سەرکوتی لەگەڵ لباس شخصیەکان دەنێرێتە مەیدانی شەڕ و تێک هەڵچوونی خیابانی و بەرەنگاربوونەوەی خۆپیشاندەران، بەڵام لە ڕاستیدا پەیکەربەندی ئەم هێزانەی لە نێو لاتولوتەکان و ئەرازڵ و ئەوباشی نێو کۆمەڵ هەڵەبژێرێت. هەندێک لەم کەسانە محکومینی دادگا جەناییەکانن کە لە زینداندا دەستبژێر دەکرێن و بۆ ئەنجامدانی مەئموریەتی جەنایەتکارانە دەبەخشرێن. وەحشیترینی ئەم کەسانە ئەوانن کە خاوەنی بیر و باوەڕی توندڕەوی مەزهەبین. لە زۆر حاڵەتدا بیندراوە کە ڕژیم لە منداڵانی بێسەرپەرست و خیابانی و تەنانەت لە گیرۆدەبوانی مادە هۆشبەرەکانیش لە بەرامبەردانی مادەی هۆشبەر پێیان بەم ئامانجە کەڵک وەرەگرێت. لباس شخصیەکان لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا دەور و نەخشێکی بەرچاویان هەبووە لە سەرکوتەکانی کۆماری ئیسلامیدا. دوای دامەزرانی کۆماری ئیسلامی لباس شخصیەکان لە ژێر ناوی جۆراوجۆری وەک حیزب اللهی، خاهەرانی زەینەب، ئەنساری حیزب الله و هیتردا کاریان کردووە. بە پێچەوانەی ئەوەی کە ئیسلاح خوازە حکوومەتیەکان دەڵێن کە گۆیا ئەمانە هێزی سەرکێش و ڕێکخراوی سەر بە باڵە جۆرا حکوومەتیەکانن، ئەوان ڕاستەوخۆ لەلایەن بەیتی خامەنەییەوە هیدایە دەکرێن و مانگانەش لەوێ وەرەگرن. یەکێک لە کردارە جەنایەتکارەکانی ڕژیم لە دژی زیندانیانی سیاسی ناردنی ئەوانە بۆ نێو محکومانی جەنایی، ئەویش لە جۆری شەڕەنگێزترینەکانیان. بەرپرسانی زیندان بەڵێنی بەم کەسانە ئەدەن ماوەی حکوومەتەکەیان بۆ کەمکەنەوە، بۆیان ئیمکاناتی بەهاسانی دەستکەوتنی مادەی هۆشبەر و سیغە لە نێو ژنانی زیندانی و تەنانەت لە دەرەوەی زیندانیش فراهەم کەن و لە بەرامبەردا لەوانیشیان دەوێ تا شەو ڕۆژ لە زیندانیانی سیاسی تاڵ بکەن. گێڕانەوەی هەڵسوکەوتی ئەم جۆرە لە لباس شەخسیە بەکرێگیراوەکانی ڕژیم لە نێو زینداندا لەگەڵ شەریفترین و نەجیبترین ئینسانەکان کاتێک هەواڵەکەی دەگاتە دەرەوەی زیندان ئینسان تووشی سەرسوڕمان دەکات. ئەم لاتولوتانە کە بەم شێوەیە لە زینداندا ئیمتیحانی خۆیان داوە لە زیندان ئازا دەکرێن و لە نێو ڕێکخراوی لباس شەخسیەکاندا بۆ سەرکوتی کچان و کوڕانی لاو ڕێک دەخرێن. لەم ڕۆژانەی دواییدا گەلێک ڤیدیۆ لە جەنایەتەکانی پڕ لە وەحشیگەری ئەم ئینسان کوشانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بۆتەوە کە نیشانی ئەدات چۆن شەڕەنگێزترین کەسەکانیان بەرداوەتە گیانی لاوان و تازە لاوان لەسەر شەقامەکان و ئەوانیش لە ئەنجامدانی هیچ جەنایەتێک سڵ ناکەنەوە. هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ژمارەیەک لەم کەسانە شناسایی و ئاشکرا دەبن کە دەکرێت بە قازانج بێت، بەڵام لەم بارەیەوە لەگەڵ ئەوەشدا دەبێ وشیارانە بجوڵێنەوە و ئاگداری ئەوە بن کە ڕژیم ئەم جەریانە ئاڵۆز نەکات، لە ئاراستەکەی دەری نەکات و بە دژی خۆی نێشکێنێتەوە. بێگومان لە سبەی ڕۆژێکی نەزۆر دووردا ئەم بەکرێگیراوە لباس شەخسیانە دەناسرێن و ئاخوند و سەرانی کۆماری ئیسلامی کە ڕێبەران و ڕێکخەرانی لەشکری بەکرێگیراوانی لباس شەخسیەکانن دەبێ وەڵامدەرەوەی جەنایەتە بێ ئەژمارەکانیان لە دژی خەڵک بن.